فرموا يا اخوان بخير بيسال فرموا أرنا ما بقول إذا فرموا كا تقول الرشاقين اشتد فرموا يا اخوان بخير بي قولوا كردي وطن قولن كاغا فرموا يا اخوان بخير فرموا يا اخوان بخير بيسر سلامت يا اخوان قولوا كردي وطن قولن بارزن چاوەکەم ئەوە چۆنە باوکێنە هاتووە وڵی دوور بێ ڕووی جەنابەت کا خارجیان باوکم تووشی ئەم پەتا ڤایرۆسە بۆ لە ماڵەوە کەوتو حەزمان نەکرد تێکەڵ بێ یاخوا خوا عەفویکە نەمردۆ کا خار ماوە نەخۆشە ناڵێ حرم لێ خۆ ئیتر مردن برا گەورەی هەموو لایەکە یاخوا بەخێر بێ سەلامت سەر چاوم سپاس دەکەم چاوەکەمی مادام خۆت هاتووی بەو حەجم و هەیکەلە وازانم یەک عەشرەت هات قوربانە بم سەلامت بی یاخوا خوا لە بەخێر بێ سەر برایەتەکەم چاوەکەم سەلامت بی یاخوا گەورە و کردی بەخێر بێن سەلامت بی سپاس چاوەکەم ئەوەی ڕاستی بێ کا خارجیان خۆتە زانی ترمە هاتنەکەی من لەوانی خێری پێ ئینشەڵڵا ئەکید ئینشەڵڵا ئەمەش سونەتی حیاتە و ژیان دروستکردنە و هەموو کەسێکە بێ ژیان دروستکە ڕاستە من لە جیاتی باوکم هاتم باوکم ناساغ و ناتوانێ و یاخوا خۆتە زانی وەکو پێویست خزم و کەسوکاریشم نییە و چێکە ئیتر کە هاتوومەتە خزمەتی جەنابتان هەڵبەتە خێریتی ئایشەڵڵا یاخوا بەخێر بێ سەر چاو ئینشەڵڵا خێری پێوە بێت ئیترەوە ژیانە و سونەتی حیاتە و ئینسانە بێ بەو قۆناغەت هێپەڕێ و منیش برایەکی بچکۆلم هەیە دیارە ئەمەوێ ژیانی بۆ دروستکەم و هاتوومەتە خزمەتی جەنابتان و سەر بەڕەکەتان کە داخوازی ئەو کچە جوانی ئەوەی بۆ بکەم و ئیتر نازام جەنابتان ئەڵێن چی و بەڵێ ئەو گوڵی لە باخەکەتانەیە پێشکەشمانی یاخوا بەخێر بێ سەر چاو بە ڕخسەتی خۆت چێژ نەکە قساین لەسەر ڕێکەوت بووین خۆ لە بیرە نەکردە نا لە کووا بیرم چۆ تۆ پاسێک تێمە تۆ هوچونکە یاخوا بەخێر بێ سەر چاو گەورە و کردی خۆتان گەورە ئەڵم خۆ ئەمڕۆ ماڵەکەمان بۆ ڕووناکە هەر ڕووناکە ئیشەڵڵا یاخوا بەخێر بێت واللهی قوربانە بم هاتووی بەخێر بێ سەر چاو پێڵاوەکانە سەر سەرمان بەڵام ئەستەغفیرڵڵا ئێمە چەند مەرجێکمان هەیە فاشنەکە ئەرێ وەڵا یەکەم شت بابیرم نەچێتەوانێ شەهر العسەلەکەی ڕێگەبی بیبێن بۆ هین وێنان جارێ وێنانی یۆنانە کارقاگە والحاڵ فەرق ناکات ئەمە یۆنان اینجا یەک ماڵی کەشخەم ئەوێ بۆ کچەکەم بەجیا بەڵێ لە گەڕێکی هەژار نشینان نەبێت لەو گەڕەکانە بێت کە 24 سعات کارەبای ئاوها ئەمە مەرجی دواتر مەرجی مهم مەسەلەی زێر و ئاڵتونە ئەو من قسەی تیان ناکەمەوە ئیشی ژنە یاڵە دا زێر و ئاڵتونەکەش هەشتا مسقال دەبێ بۆ بکەن چەند زۆر ئەزانین چۆن ئەی کوای ویژدان ئەی کوا زەمیر وەلو هەردووکی یەکشتە تۆزی دابەزە ئەها چۆنم 75 بێ تۆزی کرد دابەزە ناکرێ هەفتا قسم خۆرە جورە کچەکەمان نادەمێ پیا قسەی تیا کردو هەفتا مسقال هەفتا مسقال ئەها چۆنم بۆتان خۆ زۆر نییە بەڵام یەکشت هەیە زۆر مهمە ڕجال لە یەکەم بە کوڕەکەی براو بڵێ ئەمەی بیر نەچێت کچی ئێمە زۆر نازدار بەخێو کراوە خواردنی ماڵەوەی پێ ناکەوێت برنج و شلۆ ئەو شتانە حەزی لە دیلیڤەریە ئارێ وەڵڵا بەس خواردنی دایک دەخۆ بۆ شەکرێتی ناوەڵڵا هیچ نەخۆشێکی نییە شکری خودای بەس هەر خواردنی دەرەوە ئەخوا نازدارە ئەرێ وەڵڵا خواردنی ماڵی پێ ناکەوێت ناوەڵڵا خاستن بەیانیان هیوایەتی شیرە هەر زۆر مهمە حەزی لە شیری فرێشە ئەگەر بکرێت ئەوە پەرداکە بەرنەژێر مانگاکەوە بۆی بکڵن و بیێنێ مەمنونتانەوە ئەنجا بۆچی من مانگایەکی بۆ نەکڕم هەر دەمی بخەم بە گوانی مانگاکەوە آخر نابێت ئەوە هین باشتر نابێت دەبێ ئەوە بێ نەخۆشێکم گوانی مانگە بەلۆکە والله ئیتر ئەوتم با بزانن بۆ خۆتانە بێ بزانن ئێمەش دۆست و دوژمنمان هەیە دە دوانزە دە جلی کوردی و جلی مۆدە و ئەو شتانی بۆ بکڕن و چەنێ دە دوانزە کەم نییە نانە باشە ئەگەر کەمە با بکەین وجدانمان هەیە وجدانمان قبول ناکەن مەرجی ترشتی تر هیچ والله هیچ نەکەم من تەواوم تقریبا تۆ هیچی بیرماوە وەڵی دەبێ ئەگە خانۆکەشتان بۆ کرد ئیتر هەموو شتەکانی لێ هەموو کەس سەرتر بێ لە پێش دەرکە ڕاهاتاکوونێ سەرەوەی ماڵێ هەمووی ئەبێ برۆنز بێ ئەی نابێ بێجی بێ ناوەڵە هەمووی ئەبێ برۆنز بێ برۆنزی تەواو تێگەشتم کاقاگیان وتم بەشکم هیچ تەڵەباتێکی تر داواکاریەکی ترتان هەبێ مەرجێکی تر ئەگەر لە خزمەتانە واللهی من هیچم بیر نەماوە تۆ هیچی بیرە وت بیرم کەوتەوە سیارە ئەبێ سیارێکی آخر مۆدێلی بخەنە ژێر کچەکە ڕەنج بیان لێکزس واللهی ئیتر هەرچیەک بێت شتێکی تازە بێت لەخوا بەزیا بێ بە شتێکی تازە نوێ بێ نانە بە سەر خۆی سرفی لێداتەوە داواکاریتان نەما واللهی تقریبا تەواو بەسە هەچێکتان هەیە ئێستا بێ لە کاقار بۆ چکە لە دەرگاچمە ئەودیوی تر ئەی تۆ باش ئەمانە بۆ ناینوسی بۆی بیرن نەچێتەوە تەواو خەزنە کرد لە مێشکمان ئەم خەزنە زۆر مێش کرد دقیقا بیرکاریم فولە یەک و یەکە کاتە دوو کچەکەمان زۆر نازدارە ئەرێ وەڵای زۆر نازدارە
ئەرێ وەڵڵا زۆر نازدارە بەڵێ ئەرێ وەڵڵا ئێدە زۆر باشە ئەوجا من یەک پرسیارێکم کا قارگیان 100 پرسیار کە حەقی خۆتە حەقی سپاس باشە ئێوە بووکێکتان هەیە زەحمەنە بێ لەکوێیە وەڵاوە تا جلەشوە جلەشوە باڵێ کچەکەتان لەکوێیە کچەکەمان هەڵنەساوە خەوتووە سەعات 1:02 ڕۆ لە زۆر باش زۆر باش باشە ئێوە کچی خەڵک وە کچی خۆتان سێرەکەن وەرە بابە کچی خەڵکی لەکوێ کچی ئێمە لەکوێ عەرز و ئاسمانی فەرقە کچی من نازدار و کچی جەماعەتیە و حرز و ئاسمانی فەرقە ئەرێوە عیب ناکەنیەوە بۆ چی بۆ باشە ئێوە کچی خەڵک وە کچی خۆتان سێرەکەن حاڵی بووکەکەتان جوانە فەرموو لەکوێ ئێستا لە ناو کەلاوەیەکداتان ناوە نان نییە بیخوا بە سەرما و گەرمە هەڵەت و تێ لە برسا بۆ ئێوە کچی ئێوە چیە کچی خەڵک چییە چۆن چییە بابە عەرز و ئاسمانی فەرقە کچی ئێمە زۆر نازدارە ئەوەی کە هێتە خوازبێنی کچی ئێمە ئەبێ زۆر زۆر مەمنون بێ وەکو جەنابەت هاتوێت سێ بەڕەکەمان بە مەمنون من مەمنون بم وەڵای مەمنونیم و مەمنونیش نابم تێگەیشتی ئەوە چییە بۆ کچیەوە لە ئاسمان بەربۆتەوە بەڵێ نازدارە کچی خەڵک چیە کچیەوە چییە سلامی خۆم گرە ها ڕووی بابی برای من ڕەش بێدڵی چۆتە کچی تۆ کچ بڕانە کچی تۆ نەبێ وە کچی تۆ ئاسمان بەربۆتەوە ها سوورە وەردە بڕا ڕەشە خەفەت مەخۆ پیاوەکە نسیبی ماوە من نسیبی ماوە محل بکت بۆ دێن و دێم نازانم حەلیبی چی حەلیبی ناخۆم بابە شەکرم فڕیوە وەڵای ڕۆژە شیرە لە کونی لوت بێتە دەرەوە